ئەوەی بەنسبەتی ئێمەوە رامانەوە گرنگە هەموو لایەکی لێ ئاگار بێ ئەوەیە کە ئێمە لە 16 مانگ بڕیارێک لە دژی بودجەی کوردستان لەلایەن ئەمانەی عامەی مەجلیسی وەزرای عێراقەوە دەرچوو. ئێمە لە 19 مانگ کەوتینە ڕێچوین لە بەغا دەستمان کرد بە کۆبوونەوە لەسەر ئەو بابەتە. لە دوای چەندین کۆبوونەوەی گرنگ و حساس ئێمە توانیمان بگەینە سیغەیە کە لە ئەمانەی عامەی مەجلیسی وەزرای عێراقەوە مزەکەرێک بەرز کرێتەوە بۆ ڕئیسی وزەرا بۆ ئەوەی بڕیاری ئیطلاقی بودجەی کوردستان ببەن. ئەو نووسراوەمان چۆتە پێشەوە، ڕۆژی پێنجشەممە گەیشتۆتە ڕئیسی وزەرا. ومێدمان وایە بەم نزیکانە جوابەکەی وەرگرینەوە بە ئیجابی. سەرباری ئەوەی کە بەلا گرنگە بیزانن، ئێمە کە چوین بە تاقی تەنیا لە بواری لەسەر مەوزوعی بودجە قسەمان نەکرد، لە بواری پێشخستنی کەرتی غازی هەرێم قسەمان کرد و مەبدەیان ڕێکەوتین. لەسەر پەرەپێدانی بواری کارەبا ڕێکەوتوین، بە هەردوو لامان هەوڵ بین توانێ بەرهەمێنانی کارەبا زیاکەین. هەروەها هەوڵ بین لە بواری خانەنشینی و گومرگ و دەواازەکان و ئەوانەیە هەنگاوی تر بچینە پێشەوە. کۆتایی قسەکەم بۆەوە هێنمەوە، ئێمە هەوڵی لە کاربەدەستانی عێراق بۆ مۆزوعی موچە توانیمان ئەو کەسانی کە پەیوەندن بۆ بابەتەوە، ڕئیسی وزەرا هەردوو جێگرەکەی، ڕئیسی سەرۆکۆمار، ئەمانەی عامە، وەزیری کارەبا، وەزیری سامانە سەرچاوئاویەکانی عێراق ببینین و ئەوەی کە ئێمە لێی تێگەشتین ومێدەوارین بەم زوانە کێشەی بودجەی کوردستان چارەسەر توانیمان تەواوی تەفاسیلی و کۆبنەوەی کە لە بەغدا ئەنجامماندا لە بۆ بەڕێزیان شی بکەینەوە. هەروەها بەڕێزانمان ڕاگەیان کە ئێستا چاوەڕێی دوا ئەو راپۆرتین کە بەرز کرایەوە لە بەسەرۆکی ئەنجومەنی وەزیران بە مەبەستی سەرفکردنی موچەی مانگی 4 و هەوڵەکان بەردەوامە و ئێستامە لە پاشەوە کۆبنەوەش هەر بەردەوام دەبین لە گفتوگەکان لەگە بەغدا بۆی بتوانین مۆزوعی موچە و بژێوی خەڵک بگەینە چارەسەریشی کۆتایی لەگە بەغدا. ئەمە لە مانگی 12 2019 لە ئیتفاقەکەی کە تەزبیتمان کردیە لە قانونی موازنەی 2020 تەواوی استعدادی هەرێمی کوردستانمان نیشاندایە کە نەفتی کوردستان تەسلیم بەغدا بکرێ، بەڵام بەمەرجێک بەغدا هەموو شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بنێریتن و ئەوی استعدادەمان لە دوا دانیشتنیشمان دوا کۆبنەوەمان لەگەر لایانی عێراقی کە دیسان تاکیدمان کردەوە کە مەلەفی نەفت بەتەواوی نەک تەنها 250 هەموو مەلەفی نەفت تەسلیم بەغدا بکەین، بەڵام بەغداش التزام بە هەموو شایستەدارایەکان و استحقاقاتی شەریکات بکاتن. تاکیدەکە هەم لەگە سەرۆککۆمار هەم لەگە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بابرین کاربڕێکەر هەم ڕاستپێدرا و تاکیدمان لەوەی کردەوە کە هەرێمی کوردستان ئیستعدادی هەیە نەفتی هەرێمی کوردستان تەسلیم بەغدا بکە.